سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون لەسەر پرسێکی گرنگ دەکەم، ڕوونی ئۆتۆمبیل کە زۆر جاران هاوڵاتیان شۆفێران دەچن ڕوونی ئۆتۆمبیل دەگۆڕن، لە پاشەوەی ڕوونەکە بەتاڵ دەکەنەوە، وەستا ڕوونگۆڕ دەڵێ کاکی برا مەکینەکەت 2 لیتر ڕوونی کەم کردووە، یان دەڵێ کاکە ڕوونەکەت لە چێ گۆڕیوە، ئەو ڕوونەیەک جار خراپە، ئەوە مەچینە تێک چووە یا تێک نەچووە. وەستای مەکینە پاشەوەی مەکینەکەی تێک دەچێت، دەڵێ کاکی برا هۆکاری تێکچوونی مەکینەکەت ڕوونەکە بووە. لێرە من دەمەوێت بزانم ئەو ڕوونەی لە نێو بازاردا دەفرۆشێت بە ناوی کوالیتی بەرز و کۆمپانیای بەرزی وڵاتانی دنیا و بە ناوی کۆمپانیاکانی ناوەخۆ چ جۆرە ڕوونێکە؟ ئەرێ بەڕاست شۆفێرێک کە دەچێت ڕوون بگۆڕێت چۆن بزانێت ئەو ڕوونە ساختەیە یاخود ڕوونێکی باشە؟ لە هەمان کاتێکە دەگوترێت هەندێک جار هەر ڕوونێک دەستی لەسەردادەنێ دەڵێ کاکە بڕۆ 5,000 کیلۆمەتر بە شەرت، 10,000 کیلۆمەتر بە شەرت. ئەرێ ئەم قسانە ڕاستە یاخود نە؟ بەر لەوەی بەرنامەکە پێشکەش بکەم کەمێک ئامادەکاریم کردووە، ینی بەڕاستی ئەوەی لە ناو بازاری ڕوونگۆڕین دەکرێت عەقلی مرۆڤ ڕادەوەستێ، ویژدان نەماوە، ینی ئەوەی کە من دەبینم ویژدان نەماوە. بەڵگە چێ بۆ قسەکانم، ئێمە شتەکان دەمانەیە وەکو خۆی بخەینە ڕوو، بەڵام دەمەوێت شۆفێر ئاگادار بکەمەوە کاکی برا ئاگادار بە ناکرێ متمانە بە هەموو کەسێک بکەی لە لای ڕوون بگۆڕی. ینی زۆربەمان دەبین بە قوربانی ئارەقەیەکی زۆر ماندووبوونێکی زۆر ئۆتۆمبیل دەکڕی، ینی ڕەنجی چەندین ساڵ ئۆتۆمبیل دەکڕین، لە ناکاو ئۆتۆمبیلەکەت مەچینەی تێک دەچێت، تووزانم هەزار خەلەلی دەکەوتێ، وەستای فیتەریش لەخوا بە زیادەی تر هەتا خەلەلەکە دەدۆزێتەوە چەندین جار، ینی تووشی گۆڕینی شتمان دەکات. وەستا ئەرسەلان تۆ کۆمەڵێک شتت داناوە، دەڵێ ئەمانە بەشی زۆری ساختەی تێدا دەکرێت، پێم بڵێ فێڵەکان چێ ساختەکان چیە؟ فێڵەکان چیە؟ کاکامەران یەکەم شتی ئەو لەزگەیە دروست دەکرێت لێرکوانە، لەزگە دروست بەڵێ لەزگە بە بەڵگە پێی نیشانە دەدەمەوە، لەزگە دروست دەکرێت لێرکوانە. پێویستە شوفێر بەچ بزانیتن، دەبێت و پێویستە براندەکی زیانی بکڕ حەفڕبی کەس نەتوانی. لێرەدا دووبارە دیسانەکە ڕوونگۆڕ تەقلید دەکات، ئەمە بخۆمان ڕوونگۆڕین، بەڵام ڕوونگۆڕ تەقلید دەکات، تێدەکاتەوە لێرکوانە سومعەی ئەو براندەی دەبا. یعنی ئەگەر قۆدیەکە براند بێ بەشێک لە ڕوونگۆڕەکان ڕوونی خراپ تێ دەکەن بە ناوی براندەی فرۆشت. 3-4 ڤیدیۆم هەیە بە دەلیل بۆ دەنێرم دەتوانی دایبەزێنی. پێویستە ڕوونگۆڕ ئەو دەبانە هەموو کوکە کە دەیفرۆشی یان فڕی دەداتەوە، ئێستا بووتە 100 دانە بە 10,000 هەر بە بەتاڵی باش بۆ دەیفرۆش. ئەو لایلۆنە بە پارە دەفرۆش، بە پارە ڤیدیۆم هەیە بۆ دەنێرم، ینی براندەکان بە پارە دەفرۆش، بە پارە دەبەی بەتاڵ دەفرۆشتەوە. ئەو شەریکاتانە یەکوانە معاملەکانی ئێرە دەکردنەوە تێدەکەنەوە، یان هەندێک ڕوونگۆڕ هەیە ڕێزم هەیە لە بۆ هەمویان تقریبا 160 هەولێر، 100 باسی هەولێر دەکەم بە خۆم دەیان ناسم، 160 هەولێر تێدەکەنەوە، ڕوونیتکە تێدەکەنەوە بە بەڵگە گرتومانە. باشە تو پێم بڵێ کاکی برا ئەو هەموو فێڵە هەبێ کابرایەکی شۆفێر فەرمانبەرێک سەرقاڵی ئیشی خۆیکی 100 مشکلەی هەیە دێتە لای ڕوونگۆڕێک ڕوون دەگۆڕێت، چۆن بزانی ئەو ڕوونە باشە یان خراپە؟ ئەی دەستەکانت خۆش بوو. ئەوە ئەتوهاتێ کرد ڕوونگۆڕی کە لەکن ڕوونگۆڕی گوتی ئەو ڕوونەی پێتی گۆ کابرای ڕوونگۆڕ ئەگە پێتی گۆ 2000 کیلۆمەتر لەسەر بڕۆ بزانە ئەو ڕوونەی ساختەیە، معمەلی ناوخۆیە لە کۆڵان و فەرعەکان دروست دەکرێت، بزانە ساختەیە. ئەگە هەر ڕوونەک لە 10,000 کەمتر کیلۆمەتر ئەتوڕۆیشتی لەسەر ئەوە ڕوونەکی براندی جیهانیە، کابرا بە زەمانەت دەداتێت، بەڵام کە گوتی 2000 کیلۆمەتر لەسەر بڕۆ ئەتو بە خۆت بزان تەواوە 5,000 بەرەو خوارێ ساختەیە، 5,000 بەرەخوا ساختەیە. یعنی تۆ دەڵێتە شۆفێران ئاگادار بن هەر ڕوونێک لە 5,000 کەمتر بۆ تێ ئەمە دەفتەریان بۆ دەکەین زەمانەتیان دەدەینێ، هەر کەسێک لای ئێمە ڕوون بگۆڕ زەمانەتی بەس بۆ تۆ دەڵێی ناوەخۆ کاکە کە ئێستا کۆمەڵێک کۆمپانیا هەیە بەرهەمی ناوەخۆیە ئارەقا پارەیەکی زۆری سەرف کردووە، دەڵێ ئەو وەستایە لە خۆیەوە باسی بەرهەمی خراپی ناوەخۆ لە دەرەوە بە خراپەش نایە. نەخێر ئەوانە ئەگەر ئەو ناوەخۆیانە ئەگەر مادەکان زیاد تێکن وا بکە لە زۆر لە ئیدیان باشترە و هەرزانتریش ڕادەوەسی. ئەدی ئەو کولفەی ئیبراهیم خەلیل و باشە هەتا ئێستا بازوو شتەکان هەتا ئێستا هەر ڕوونگۆڕێک ڕوون دەکڕێت شەریکەکی داوە شادەمەشای ناکە، داوا مەنەفێستی ناکە، ئەوە هەموم هەیە بە بەڵگە لە دیوارمدایە.
لەبارەت بەڕوون یعنی خەڵکێکی زۆر دڵڕاوە چێ نازانین لە چێ ڕوون بگۆڕی زۆر جار سیقە بە خاوەن ڕوونگۆڕ دەکات دەڵێ کاکە وەڵای ڕوون نەقسی کردیە یان سیارەکەم تێکچووە تێکچوونی ئۆتۆمبیل مەچینە چەندە پەیوەندی بەڕوون هەیە بەخۆی ڕوون یەکە لە هۆکارە سەبەکانی تێکچوونی مەچینی ئەستاش ئەوڕۆ لە کوردستان وەکالەتی ڕوونی زۆر بووە یعنی اختصاصی خەڵکەی نەمایە هەر کەسێک لە زادە شارعی برین زادزیەکەی باش بیتن هەردەستی خانەکەی خۆی دەڕوخێنی دیکاتە شوێنی ڕوونگۆڕ نیە یعنی ئەمە ئاسایی نییە بەلای تۆ نە ئاسایی نییە خراپە زۆرش خراپە خراپەکەی لە چیە ئەو کەسە اختصاصی لە ڕوونی نییە ڕوون و بەنزین دوو ئەسبابی سەرەکی باشە بۆ خراپە ڕوون خۆت شێت ئەوە چی ئێستاوەی لێرە ئەوە کێسی ئەو مەچینەیە باش دەوشای چرچی ئەو مەچینەیەکە دەوشاکە ئەوە چی ئەوە قوڕ وچ قوڕاوی لە هاتیە ئەوە خراپی ڕوونەکە ڕوون چەند ئەسبابەکی مهمی هەیە یەک لەوانە ڕوون دەبی خاوێنکردنەوەی هەبی کە تو ڕوون لە سیارەی دەکەی لە هەموو دنیایەوە هەیە ئەو مەڕوونە کە ڕوونت گۆڕی پیسەگەری خۆنێتە خوارێ لێرە ئیمە بەعکسیە ئێمە لێخوانە خەڵکیمە هەتا ئێستاکە ئەو نوعە نییە نەک ئەو فتەری نییە ئێستا دەبوونی منە ساق دەستەکرد لای ڕوونگۆڕی دەرێتن کاکە ڕوونەکەم لە گۆڕە کابرا ڕوونگۆڕ ڕێزمێ لە ڕوونگۆڕەکان هەمووی هەرنا دەرێتن کاکە وەڵای ڕوونەکە سەردا پێویستی بە ڕوونگۆڕنی هەر نییە ڕوون شەرنیە کە بێتە خوارێ زەردبی ڕوون کە کردیەوە ڕوونگۆڕ کردی و کاتە ناو کێسی دەبی ئەو ڕوونە ڕەش بی لەبۆی پیسەکەی ناومەچنی هەم بیتە خوارێ ئێستا دەبی ئەو مەچنیە وەک زێڕبی زەربی ئەو پیسی ڕوونەکە ئەوە خراپی ڕوونەکەی لەبەر ڕوونی ئەو مەچینە تێکچووە لەبەر ڕوونی تێکچووە لەبەر خراپی ڕوونەکەی لۆ کوالێتەکەی چیە ئەو ڕوونە لە کوردستان ئێستا ڕوون دەکورێنەوە لە کوردستان ئەو ڕوونە پیسی ئەمەکە لە سیاران بەتار دەکەین ئەمە لە بەرمیل دەکەین دەکردنەوە لەمە بەس لە ئەوروپاشوانیە لە ئەوروپایوانە لە ئەوروپای لە ئەساسەکەی کە لە جێ خۆی دەردێتن مادەکەی زیاد دەکەنەوە پێم بڵێن لەگەر ڕوونگۆڕین کە دەچن ڕوون دەگۆڕن ئەو ڕوونانەی لەناو ئۆتۆمبیل دەکرێت چۆن دەبینن ڕوونەکان چۆنە ئەگەر ڕوونی باش و فێری لێ نەکراوی بە حقت سەرچی باش لۆ باسی فێڵ دەکەی ئەو ڕوونای دێ نابی هەمووی باش بێ ئەخر هیچ کوالێتێکمان نییە من پێت دەرێت هیچ ڕوون هەیە دێ بە دزاینێکی زۆر جان بەس پاکەتەکەی جوانە ناوی سفرە ئەی چۆن ڕوون تێ بکەین لە سیارە دەبی ئەتو بزانی ئەو کابرای ڕوون و دەگۆڕی ساحب زەمیرەکە ئەو ڕوون دۆختیار بکەنەوە دەبێ ڕوونەکە نەکڕی لەگەر کابرای تەعامل ڕوون لۆ دەگۆڕی ئەو لۆ اختیار بکە نەخۆ ئەتو لە هیچ ڕۆژی نازانی ئەم لە ناو سینە ئەمە نازان ڕوونە باشە خراپ لە ناو سناعی نازانی لە کاکە لۆگۆی باشترین شەریکەی دنیای پێوەیە بە لۆگۆی باوەڕ نەکە بخۆم بەسەرما چت بەسەراتیە لە 15 ڕوونم گۆڕی سیارەکە قەترەك ڕوونی تێدانمە نەما دیارە مەچینە سەرفی کردیە خەتا ڕوونەکەیە خەتاڕوونەکەم بچوتە ڕوون هەیە لە ناو ئێرە زۆر جوانە سیلیکۆن تێکرایەوە ها دەکا ئەوەی ڕادەگری ئەو وەستەکەوەش دەزانی ئەوەی پەمی ڕادەگری ئەوەی دەکە هەمووش عیبەشی تێکرا بەڕاستی ڕوونێ بڵێ ئەو ڕوونانەی کە دێتن بڕۆ ئەو لۆگۆیانەی لەسەر دەبەکانی دایە بیخینەوە بزانە کوالێتی دەبی بنزینەکەت کوبی ئۆکتانی چەندبی مەسەرەن ئەو شتانەی هەموو تێدایە بەس ڕاستە بەڵێ ینی ملەزگەکە ڕاستە فێڵی لێ نەکراوە کە تێدایە ئەو معلوماتەکەی هەموو نووسە بەڵام ئایا ئەو بنزینە و ئەو جەوەیما لەگەر ئەو لۆگۆی وان دەگونجێ دەبی ئەوانە بزانێت ئەو مواسەفاتەیە لە ناو گاڵۆنەکە لە سەری نووسرایە ئەوەش میمە بە خۆتان لە چێ دەگۆڕن برادەرتان هەیە بەڕێ ئەمە تۆش برادر من فیتەرم لێرانە خەڵک مەسەرەن مەچینەی دەکەمەوە ئەو شتانە دەکەم مەسا ئەو ڕوونگۆڕ لە تەنیشتم ئەو ڕوونگۆڕ لە هەر یەکەونەوە ڕوونە چیەیە هەیە مەچینە لە بەڕوونەکە سوتابی بەسەر تا لێرە سیارەکە لێرە ئەرێ ئۆسە تامیر دەکەن وەکو دەبینم جۆرێکی زۆر لە ڕوونە دوکانەکەی تۆە کەوا شارەزای شت هەیە باشە کابراایەکی فەرمانبەر دەچێتە لای ڕوونگۆڕێک دەڵێ کاکە من دەمێ ڕوونێکی باشم بۆ تێ بکەیت دەهەیە دەڵێ 10,000 دەڕۆیە 5,000 دەڕۆ چۆن بزانین ئەو ڕوونە باشە یان خراپە بەخۆ ڕوونە نوعی هەیە ڕوون بە پێی وڵاتەکان دەگۆڕی مەسەی ئەڵمانی هەیە ئیماراتی هەیە ئیرانی هەیە
بە پێ ماسفاتیش دەگۆڕێ تۆ ئێستا وڵامی پرسیارەکەم نەداوە من کاسێکم فەرمانبەرم دەچم ڕوون دەگۆڕم لە ڕوون نازانم چۆن بزانم ئەو ڕوونە دەڵێ 10,000 دەڕوە 10,000 دەڕوە 5,000 دەڕوە 5,000 دەڕوە خۆی دەڕوە ئێستاما ڕوونمان هەیە کە دەڕوە هاتەوە 17,000 کیلومتر پێڕۆیە زۆر تەبێت چاوریشی مایە و مادە فلاشتە دایش دەکەم بەس ڕوونی خراپیشێ مەسەر مۆزەفەیە پارەی نییە ئیمکانێتی چۆنێکی کەینەوە باش و خراپ ئێستا من سەرمنەوە هەموو مارکەیە دەرناچی ئەمە بە خۆمان دەزانەوەیشی خۆمان ئەی خەڵک بەس خۆ زەمیری ئەو ڕوونگۆڕێک کە ئیشەکەی دەم چۆن ڕوونی باش و خراپ لێک دەکەیتەوە تۆکو ساختەکس برام ڕوون هەیە لتری بە 2,000 دینارە ڕوونی باشەیە لتری بە 7,000 8,000 هەیە ئەو کامیان تێدەکەی ئەمنەوەی ئەسلەکەی مارکەی تێدەکەم 7,000 7,000 دەردەینی لە بۆم دەردەینی کاکە ئەدێ من مەچنیا بستێتن مەشنەشتە شلێ بێتن ئەم تااقەتی پیترم هەیە چۆن دەزانیەوە ئەسلێ فێڵی لێ نەکرا دیارە برام برا ئەو بە 2,000 دینارە دەرێ 2,000 لەسەر بڕۆ 2,000کەش وەرە ڕوونەکەی بگۆڕە نەقز دەکاتن دوایشتە شکەش هەیە ئەو 2,000ەکەی ئەوی عادیەکە ڕوونە عادیەکەی بڕۆ بیرە قەپاغی ئەوەکەی بکەوە ئەو قەپاغی بکەوە دەستە چلێدا ئەوە هەمووی پیسیە سڵچیە ئی ڕوونەکەیە بەشی زۆر لە ڕوونگۆڕەکان ئەوانەی کە ئیشی ڕوون دەکەن دەڵێن لە بازاری کوردستان ڕوونی خراپ زۆرە ڕوونی خراپ بۆچی زۆرە یعنی پرسیارەکە لێرە ئەوەیە کە ئینسان بزانێ هۆکار چییە بۆ دەبێ ڕوونی خراپ لە کوردستان زۆر بێت ئەوەی کە من بزانم بەشی زۆر لەوانەی کە خاوەن ئۆتۆمبیلن کەسابەتی دەکەن بە دوای ڕۆنی مارکە ناگەڕن چونکە ڕۆنی مارکە گرانە بە دوای هەرزان دەگەڕن هەرزان هەموو کاتێکیش ڕوونی باش بە هەرزان دەست ناکەوێت کاکشوان خاوەن کۆمپانیەیە ئیش لە هێنانی ڕۆن دەکات کاکشوان پێم بڵێ ڕوونی باش هەیە هەرزان بێت یان ئەوەی هەرزان بێت خراپە سوپاسان دەکەم بە خێراتتان لێ دەکەم هیوادارم و بەرنمەیە ببتە هەوێنی بمبڕکردنی ڕۆنی ساختە کاکامەران ڕۆنی باش هەرزان نابێت لەبەر ئەوەی لە وڵاتی منشە وڵاتی هاتوو کولفەی هاتنی دروستکردنی ئەو مەوادێک کە تێی دەکرێت ئەو ڕوونە هەرزانانەی بازاڕی ڕوونی باش نییە بەڵام کە ئیقبالی لەسرە کە خواستی لەسرە من تاوانبار نیم کەسی هێنەریش تاوانبار نییە شەقام تاوانبارە بۆ نمونە هەندێک خەڵکمانەیە فیسەبیلی 5,000 دیناری فەرق لەگە ڕوونەکی بڕان پێ هەر ئەوەندەیە کامەران یعنی بە توڵ و عورزی 10,000 بەڵام دەگوترێت لتر هەیە بە 13,000 هەیە بە 5,000 آخر ئەوەش لێرە لەگەر سیارە فەرق دەکات لەگە مواصفاتی سیارە فەرق دەکات ئەوە سامپڵەک وەردەگرین بەشێک لە ئۆتۆمبیلەکان ئەو ڕوونە زۆر فەوقەلعادەیە هەیە خوار هەمووی وانە بەڵام بێ ڕوونە بازاڕیەکان لە ئۆتۆمبیلە بازاڕیەکانی مە بەو شێوەیە نییە کە خەڵک وا خۆی لێ شاردوتەوە نەخێر ئەو پەڕی با ڕوونگۆڕینەک 8,000 دینار گرانتر بی بەڵام تۆ بزانە بە 8,000 دینار چ لە ئۆتۆمبیلەکەت دەکەیت باشە تۆ گوتت چەندین ساڵە من کەسابەتی دەکەم لقێکی یەک لە باشترین ڕوونەکانی دنیا من دەهێنمە کوردستان دەرێ خەریکە زەرەر دەکەم بۆ زەرەر دەکەیت بۆ قازانج نەماوە کامەران قازانجی من نەمایە لەبەر ئەوەی ڕوونی خراپ و ڕوونی تەقلیل زۆر کەتە بازاڕی کابرا بۆ خۆی بە مەزاجی خۆی ینی ئەمن ڕێزم هەیە لە بۆ هەموو ڕوونگۆڕەکانیش بە مەزاجی لە کوچە و شەقامەکان لە شوێن پانتاییەک ئەرزەیەک وەردەگری وەڵام من پاڵاوگەی ڕۆنم هەیە شەریکەی ڕۆنم هەیە ڕۆن دروست دەکەم ئەی حکوومەت ئەی ماڵەکان ئەی چاودێری جا پرسیارەکە لێرە پرسیارەکەی من وەکو تەکلیفێک لە بەرنمەکەی جەنابێت داوا لە حکوومەت دەکەم ڕۆن کە داخیل دەبێت یاخود ڕۆنگۆڕ کە ڕوون لە وەچی لە گوەردەگری کا دەکەم سەرەتا داوای مەنەفێستی لێ بکە سەرەتا با لە منەوە داوا بکە بڵێ کاکە جان کوا مەنەفێستی ئەو ڕۆنەت لە چێ ناوە آخر کامەران ئێمە ئێستا ڕۆنمان هەیە بە خۆمان لە شوێن هەیتمان لەگە برادران دیتیتمان ڕۆنەکە مارش و ختمی سێ وڵاتی لەسرە باشە تۆ بە من بڵێ سێ وڵات ڕۆنەک دروستکە ئەی خێرە بە پارەچکەم لێرە دەفرۆشرێ چۆن دەفرۆشرێ وایە پێم بڵێ چاودێری وەک پێویستە یا خودنە نەخێر نییە نەخێر نە چاودێری وەک پێویستە لەو منبەرەوە بە ئازادانە پێتان دەڵ نە چاودێری وەک پێویستە نە مەرزەکان وەک پێویستە نە کوالیتی کۆنتترۆل وەک پێویستە نەخێر تۆمەد ڕوون دەبم کاکە ڕوونم بۆ فەحس کە تەنها دەتوانێت ئەوەندەم پێ بڵێتن وەڵا ئەوە سایز ئەوەندەیە
ساختەکردنی لۆگۆی براندەکان کە بەشێک لە کاسبکاران باسییان لێوە دەکرد لە ناوەخۆی کوردستان دەکرێت ئەمە هەر لە کوردستان نییە بەپێی زانیاریەکان لە تورکیا لە ئیمارات لە چەند شوێنێک براندەکان ساختەی تێدا دەکرێت کاک بارزان کە خاوەنی کۆمپانیایە من دەمەوێت بەرچاوڕوونیمان بدەیت بە ڕای گشتی بە حکوومەت بە خەڵکی کوردستان چۆن ئەو براندانە ساختە دەکرێت لە تورکیا لە ئیمارات بەڕاستیەوەی کە پێویستە نیشتوانیانمان بیزانن زانیاریکی زۆر گرنگە هەندێک لە بازرگانانی چاوچنۆک ئەهۆلیان خۆستۆتەوە کە لە وڵاتانی دراوسێ وەکو تورکیا و ئیمارات و وڵاتەکانی تری وەکو ئێرانیش هەندێک ڕۆن و براندێک دروست دەکەن کە بە ناوی ڕۆنی هۆڵندی و بەریتانی و ئەڵمانی و لە هەمان کاتشا ئەوەی گرفتێکی تریشمان ڕۆنەکە دروست دەکەن یان لۆگۆکە هەردوو بابەتەکەی هەردووکی ڕوودەدات ئەی باشە چۆن داخل دەبی لە کوردستان داخل دەبێ احتیادی مەنەفێسی نووسراوە تووکیا بەڵام دێتە لای ڕۆنگۆڕە بەڕێزەکان ئەو وەسفی ناکات دەڵێ ئەم ڕۆنەی من ئەوروپیە یان هەندێک وڵاتی وەکو لیتوانیا و ڕۆمانیا و هەنگاریا وڵاتە هەرزانەکان کە کۆسیان کەمە ڕۆنەکان دروستەکەن بە ناوی هۆڵندی بە ناوی ئەڵمانی بە ناوی بەریتانی دروستی دەکەن بەس پێم بڵێ تو چەند ساڵێکە کار دەکەی چۆن و بازارە کۆنتترۆل دەکرێت ئەگەر ساختەکردنی ڕۆن و لۆگۆی براندەکان لە تورکیا لە ئێران لە ئیمارات لە کوردستان لە عێراق هەمووی ساختە بکرێت چی بکە شۆفێری بڵێ ئێمە بە واقعی قسە بکەین بەڕاستی قسە بکەین ئێمە هەمووی وان نیە بەڵام هەندێک لە بازرگان سەریان لە چەند کەسانێکی وەکو ئێمە شێوانوە لە بەر ئەوەی کە کۆستی ئەوان نرخی ئەوان هەرزانترە منافەسی بازاری پێەکەن بە دووسێ ڕێگە دەتوانێت ڕێگەیەک ڕۆنگۆڕە بەڕێزەکانیان کڕیارەبیا بەکاربەرە بەڕێزەکان شۆفێرەکان کە یەکێک ڕۆنگۆڕی دەڵێ ئەم ڕۆنی من ئەمە ئەو ئەڵمانیە پێویستەکە و مستەمسەکی پێوێ بەڵگە و دوکومنتی پێبێ کە لە سەر شادە مەشەکە لە مەنەفێستەکە ئەمە سەر بەڵگەمان پێتوانی پێتان پیشان بین نووسراوە چ وڵاتێک ئەو ڕۆنە چ وڵاتێکی لەسەر نووسراوە بەشێک لە کاسبکاران ئەوانە ئیشی ڕۆنگۆڕین دەکەن گلەیان لە بەرهەمەکانی ناوخۆ بوو هەندێک لە شۆفێران دەیانگوت بەرهەمی ناوخۆمان ناوێ لەبەرەوەی ئەو ڕوونەی کە ینی ئۆتۆمبیلەکان بەتاڵی دەکەن ڕەشن پیسن دواتر ئەوان چاکی دەکەنەوە دەیفرۆشتنەوە بە شێوەیەکی دیکە من پێم باش بوو بەرهەمی ناوخۆ ئێمە ئیش لەسەر بەرهەمی ناوخۆ دەکەین دەمانەوەی بەرهەمی ناوخۆ هەمیشە باشتر بێت لە بەرهەمەکانی دەرەوە شکاندنی بەرهەمی ناوخۆ بە هیچ شێوەیەک لەگەڵی نین دەمانەوێت ڕاستیەکانیش بخەینە ڕوو بۆ ڕایگەشتی و بۆ بینەران ئەمە یەکێکە لە کارگەکان پرسیارم کردووە باشترین کارگە لە کوردستان لە هەولێر چ کارگەیەکە دیارە ئەو کارگەیە بە من گوترە کە کارگەیەکی باشە بەڵام لەگەڵ ئەوە پرسیاری شۆفێران پرسیاری ڕوونگۆڕەکان لە خاوەن کارگە دەکەم بزانم بۆچی قسە لەسەر بەرهەمی ناوخۆ دەکرێت کە کوالیتی باش نییە کوالیتی ئەو بەرهەمانەی لە دەرەوە دێن بە شێوەیەک لە شێوەکان دەگوترێت چووکامە بەڵگەمان نییە باشترە دەگوترێت ئەوان باشترن لە بەرهەمی ناوخۆ بۆچی زۆر سپاس سەرەتا پیشەسازی بۆ وەرهێنانی ڕوونی ئۆتۆمبیل ڤێرجن ئەسلی پرۆسەیەکی نوێ لە هەرێمی کوردستان ئێمە تەمەنی کارگەکەمان 3 ساڵە پێشتر ئەو کارگانە بە شێوەیەکی کوالیتی و جیهانی دروست نەبووە بۆیە لای خەڵکی ئێمە ڕوونی عێراقی ڕوونی خۆماڵی یعنی ڕوونی ریسایکل و ڕوونی ئیعادەکردنەوە ئەو کارگەی ئێمە و لەگە 1-2 کارگەی تریش لە هەرێمی کوردستان هەن ئێمە دەست پێشخەریەکمان کردیە لە بۆ دروستکردنی بەرهەمی خۆماڵی بە مەوادی ڤێرجن واتە بە مەوادی ئەسلی یعنی دەتوانین بڵێین کوالیتەکەی ئەو قسەی دەکرێت ڕاست نییە بۆ ڕوونی مستعمل ڕاستە بەڵام بۆ ڕوونی ئێمە نەخێر ڕاست نەبێت ئێمە ڕوونی ئەسلی مەوادی خامی ئەسلی دەینین لەگەر مەوادی ئەدیتیڤی کیمیاوی ئیتالی تێکەری دەکەین ڕوونێک دروستەکەین بە مواسەفاتی ڕوونی بیانی یان ڕوونی تورکی و ڕوونی ئیماراتی چەند دەتوانین بڕۆ چەند کیلۆمەتر بەدەست خۆمانە ئەوەی ئێمە ئێستا ستاندەر 3000 کیلۆمەترە دەتوانم مەوادی ئیزافاتی ئەسلی زیاتری تێ بکەم بیگەینمە 5000 کیلۆمەتر بەڵام لەبەر سعری زۆر گران دەبێت لتری بە چەندە لە بازار لیتری ڕوونی ئێمە بە 2500 تا 3000 دینار دەفرۆشرێت لە ڕوونگۆڕ 3000 دەتوانێت بڕوە 3000 کیلۆمەتر ستاندەرە خەڵکی ئێمە حەز دەکات لە 3000 کیلۆمەتر ڕوون بگۆڕی بۆیە ڕۆنێکمان بە ستاندەری جیهانی دروست کردیە لەسەر خواستی بازاری خۆمە باشە دکتۆر گیان خۆت دەڵێ من چەند ساڵێکە ئیشی تێدا دەکەم پێشتر ئێمە
ڕوونمان نەبووە بازرگان بووینە بازرگانی کوالیتی باش بێت پێم بڵێ چۆن هاوڵاتیەک شۆفێرێک ڕوونی باش و خراپ لێک کاتەوە لە کاتێکدا لەزگەکەی ساختە دەکرێت قودیەکەی ساختە دەکرێت خودی ڕوونەکە ساختە دەکرێت دەگوترێت لە ناوەخۆ لە وڵاتانی دەرەوە تورکیا ئیمارات ئێران هەمووی ساختە دەکرێت و لە بازاری کوردستان و عێراق ساخت دەکرێتەوە دەستەکان خۆش بێ زۆر ڕاستان قسەیە تاکە چارەسەر ئەوەیە بەکارهێنەر کە خاوەن سیارێ دەچێتە لای ڕوونگۆڕەکان داوای دەبەکەی بکە سکانێکی لەسرە یان عنوانی لەسرە یان کام شەریکە دروستی کردووە دەبێت بپرسێ کام کارگە دروستی کردووە تاکید کاتەوە مەزدەری ئەو ڕوونە کوێیە کە تاکیدی کردەوە مەزدەر ڕوونەکە زیاتر سقی پێ دروستە بێ ئەو کۆمپانیای خۆمان لە ڕێی ئینتەرنێتەوە دەتوانێت لە ڕێی ئینتەرنێتەوە بەڵێ ئەو ڕۆن ئەو ڕۆنەی ئێمە کە ئێستا مەسەرەن ئەوە ڕۆنەکەی دروستمان کردووە بە مواسەفاتی جیهانی دروست کرایە بەرهەمی خۆمانی بەرهەمی خۆماڵی کوردستانە بەرهەمی کارگەی خۆمانە بە مەواد خامی ڤێرجینی پێ دەڵێن مەواد خامی ئەسڵی نەک ریسایکل و ئیعادە لەگەر تێکردنی مەوادی ئیزافی کیمیاوی ئیتالی کەوایە ئەوەی من تێگەیشتم هەرچەندە وەزارەتی بازرگانی دەبێت بڕیاری کۆتایی لەسەر باشی و خراپی کوالیتی ڕوونەکان بدات بەڵام بەپێی ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کردووە تا ڕادەیەکی زۆر چاودێری نییە گلەی زۆر هەیە لە هاتنی ڕۆنەکان مەنەفێس سوزانم ئەم بازارە تا ڕادەیەک بازاری ڕەشە چاودێری وەک پێویست نییە بەڵام لەگەڵ ئەوەش دەکە ڕەخنە هەبوو لە ڕوونی بێگانە و ڕوونی ناوەخۆش ئەم خاوەن کۆمپانیایە کارگەیە دەڵێت کاکە ڕوونی خۆشمان هەیە باش بێت ڕاستە ڕوونی خراپمان هەیە بەڵام ئاگادار بن بە هەموو شتێک ڕەش نەبێت ڕوونی باش هەیە ڕوونی خراپەیە چێ دەتوانێت ئەمە یەکلاکاتەوە دەبێت ژیری شۆفێرەکە و ویژدانی ڕوونگۆڕەکەش کە چۆن لە چێ ئەو ڕوونەی کڕیوە و چۆن دەکڕێ و چۆن ساخی دەکاتەوە. چەند ساڵە تۆ ڕوونگۆڕی؟ تقریبا 8 ساڵە. 8 ساڵە تۆ ڕوونگۆڕی. لە ماوەی 8 ساڵ هیچ چاودێرێکی حکوومەت سەردانی کردووی برێ و ڕوونە باشیان خراپە؟ هەتا ئێستا نهاتوە. ناتوە. بازار ئازادە ئەوەی هەرچی شلەمەنی بی دەتوانین لە خۆت بیفرۆش. هەر نەفتە چپیس بی بڕێک زەرد و جوانی کە دەفرۆشێ. بینە بازار دەفرۆشێ. چاودێری نییە؟ نییە. لێپرسینەوەی حکوومەت نییە. هیچی نییە. خەڵکەش لێی نازانێت. ستیکەرە چی نییە لەسەر؟ هیچی نییە. ئەمە یەکێکە لە نمونونەکان ئەم کاسبکارە 8 ساڵە کاسبکارە دەڵێت لە کوردستان هیچ چاودێرێک نییە. ڕقیبێکی حکوومەت لەسەر بازاری ڕوونی ئۆتۆمبیل نییە دەڵێت ئەوەی هەیە بازارێکی ڕەش هەر کەسێک بێوێت ڕوون بکڕێ ڕوون بفرۆشێەوە ئازادە ئەو ژائیتر کوالیتەکەی نزم بێ یاخود بەرز لێرە داوا لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی بازرگانی دەکەین کە بەڕاستی دەبێت حدێک بۆ ئەم بازارە دابدرێ کەسێک کە بە ماندووبوونێکی زۆر ئۆتۆمبیلێک دەکڕێت پێویستە حکوومەت بێتە سەرخەت و ئیتر حدێک بۆ کوالیتی ڕوونی ئۆتۆمبیل و سەلامەتی و ئۆتۆمبیل و سەلامەتی ئابووری کوردستان دابنێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست بێت.